دەستکەوتەکانی بەرسێبەر. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی: ئایا ئەو شتتان پێ ڕابگەیەنم کە گوناهەکان دەوەرێنێ و پلەتان بەرز دەکاتەوە؟ وتیان: بەڵێ ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. فەرمووی: جوان دەستنوێژگرتن لە کاتی ناڕەحەتیەکان، هەنگاوی زۆر بۆ چوونە ناو مزگەوت، چاوەڕوانی نوێژ دوای نوێژ گوناهەکانتان دەوەرێنێ و پلەتان بەرز دەکاتەوە. دەستکەوتەکانی بەرسێبەر. بیلال لە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بانگی فەرموو کە لێبوویەوە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ڕووی کردە هاوڵان و فەرمووی: هەر کەس بە یەقینەوە وەکو بانگبێژ بڵێ حتمەن ئەچێتە بەهەشتەوە. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی: دوعاکان لە نێوان بانگ و قامەتدا گیران و هەرگیز ڕەت ناکرێنەوە. دەستکەوتەکانی بەرسێبەر. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی: کردەوەی گەل و ئومەتەکەم پیشاندرا تەنانەت لابردنی پوشێک لە ناو مزگەوتدا و پاک و خاوێنی ناو مزگەوتەکان. دەستکەوتەکانی بەرسێبەر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: هەر کەس نوێژی عیشا بە جەماعەت بکات وەک ئەوە وایە تا نیوەی شەو نوێژی کردبێ، و هەر کەس نوێژی بەیانی بکات بە جەماعەت وەک ئەوە وایە تەواوی شەو نوێژی کردبێ. دەستکەوتەکانی بەرسێبەر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: کاتێک ئیمام ئامین لە دوای فاتحە دەخوێنێ ئێوەش بە یەک دەنگ بڵێن ئامین، چونکە هەر کەس ئامینەکەی لەگەڵ ئامینی مەلائیکەت دابێت خوددا لەسەر جەم گوناهەکانی دەبورێت. دەستکەوتەکانی بەرسێبەر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت: هەر کات ئیمام وتی سەمیع الله لمن حەمیدە، ئێوەش بڵێن اللهم ربنا لك الحمد، چونکە هەر کەس ئەم ڕستەیی بەڕستە و وتنی مەلائیکە بکەوێت خوددا لەسەر جەم گوناهەکانی پێشووی دەبورێت. دەستکەوتەکانی بەرسێبەر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: دوو ڕکاتەی پێش نوێژی بەیانی باشترە لە هەموو دنیا و ئەوەشی کە تێیدایە.